بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە بەغدادی پایتەخت هەڵمەتێکی ئەمنی کتوپڕ و بێپێشینەی بەخۆیەوە بینی کە لەلایەن دەستگای دژە تیرۆر و سوپای عێراقەوە لە ناوچەی سەوز، یەرموک و مەنسوور و پارێزگاکانی سەلاحەدین و هەولێر ئەنجام دراو. تێیدا دەیان کەسایەتی بە تۆمەتی تێوەگلان لە دۆسیەی گەندەڵی دەستگیر کران. إلى حماية العراق وإصلاح منظومته. بەپێی سەرچاوەکانی هەواڵی عێراق، هەڵمەتەکە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی عەلی زەیدی سەرۆکوەزیران و بە فەرمانی دادوەر بووە. سەرەڕای ئەوەی لەلایەن پاسەوانانی هەندێک بەرپرسەوە ڕێگری لێکرا و گرژی لەگەڵ لیوای 57 پاراستنی ناوچەی سەوز لێکەوتەوە، بەڵام قۆناغی یەکەمی کارەکانی بەسەرکەوتووی کۆتایی پێهێنا. 47 کەس کە پەرلەمانتار و بەرپرسی باڵا و بازرگانن دەستگیر کراون و فەرمانی قەدەغەی گەشتکردنیش بۆ ژمارەیەکی زۆری دیکە دەرچووە کە ئەمەش گەورەترین جوڵەی ئەمنی سیاسیە لە مێژووی نوێی عێراقدا بۆ لێدانی پایەکانی گەندەڵی. لیستی دەستگیرکراوەکان چەندین ناوی قورسی تێدایە، وەک موسەنا سامەڕایی سەرۆکی هاوپەیمانی عەزم، پەرلەمانتاران هیند عەباسی، عالیە نەسێف، محەممەد سەهیود و بەهانووری، لەگەڵ دەستگیرکردنی هەردوو پەرلەمانتار محەممەد کەربولی و زیاد جەنابی لە هەولێر کە دواتر بە هێلیکۆپتەرێکی سەربازی تایبەت گواستراونەتەوە بۆ بەغدا. ئەم پێشهاتانەش لە کاتێکدان بەرپرسانی حکوومەتەکەی زەیدی دووپاتی دەکەنەوە، هەڵمەتەکە بەردەوام دەبێت. ئەم هەنگاوانە هاوکات بوون لەگەڵ گەیشتنی تیمێکی نوێی نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی ئەمریکا FBI بۆ بەغدا بە مەبەستی لێکۆڵینەوە لە دزی سەدە و دۆسیە داراییە قورسەکان. بەپێی زانیاریەکان لایەنی ئەمریکی بەدوای سەرەداوی ئەو پارە بەتاڵان براوانەدا دەگەڕێت کە بەشێکی بۆ پارەدارکردنی گروپە چەکدارەکان بەکارهێنراون. سەرچاوە ڕۆژنامەوانیەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە بەشێکی زۆری دانپێدانانەکان لەلایەن عەدنان جومەیلی بریکاری وەزارەتی نەوتەوە دەستکەوتون کە پەردەی لەسەر تۆڕێکی فراوانی بە هەدەردانی سامانی گشتی و حیسابە بانکیە نهێنیەکان لە دەرەوەی وڵات لاداوە. ئەوەش دوای ئەوەی پێشتر دەرکەوت کە جومەیلی ملیۆنان دۆلار و ملیاران دیناری دزیوە و بووەتە خاوەنی زیاتر لە 70 خان و لەسەر حسابی داهاتی گشتی. شارەزایان پێیان وایە عەلی زەیدی دەیەوێت بەر لە سەردانەکەی بۆ واشنتۆن و کۆبوونەوە لەگەڵ ئیدارەی نوێی ترامپ وێنەی خۆی وەک جەنگاوەرێکی دژی گەندەڵی نیشان بدات تا بیسەلمێنێت حکوومەتەکەی توانای لێدانی جومگەی دارایی میلیشیاکانی هەیە. گەرچی ڕەخنەی ئەوە هەیە لە هەر پرۆسێکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا تەنیا وردەڵە و دەڵاڵەکان دەگیرێن و سەرکردە گەورەکانی گەندەڵی هێشتا پارێزراون، بەڵام زانیاری هەیە کە بڕیارە قۆناغی دووەم ڕوو لە گەورەکانی گەندەڵی بکرێت. لەگەڵەوەشدا ئەم پرۆسەیە کە گەورەترینی سەرجەمی ئەوانەی پێش خۆیەتی بێدەنگی پرۆسەی گەندەڵی لە عێراقدا شکاند و ترسێکی زۆری لە ناوەندەکانی ئەو نەخۆشیەدا دروست کردووە. چاودێران دەڵێن کۆی ئەم پێشهاتانە ئاماژەن بۆ قۆناغێکی نوێی ململانەی دەسەڵات لە عێراقدا. داخستنی ناوچەی سەوز و پشکنینی ڤێلای بەرپرسانی حکوومەتەکانی پێشوو لەلایەن دەستگای دژە تیرۆرەوە نیشانەی جدیەتی هەڵمەتەکەیە لە ڕووی ئەمنیەوە. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەمە بەردەوام دەبێت یاخود تەنیا مانۆڕێکی کاتیە بۆ دەستکەوتی سیاسی و بێدەنگکردنی نەیارەکان. ئەنجامی لێکۆڵینەوەکان و جۆری مامەڵی دادگا لەگەڵ دەستگیرکراوەکان ڕاستی مەبەستەکان دەردەخەن. بۆیە دەکرێت بڵێن هێشتا زووە بڕیار لەسەر هەنگاوەکانی زەیدی بدرێت کە ئاخۆ جوڵەیەکی سیاسیە یاخود بەڕاستی هەنگاوە بۆ چاکسازی بەرفراوان. من ئەجل حاضر العراقيين ومستقبلهم.